قیامەت بۆی تاوانەکان و من ناو دۆزەخەوە خوایەکان یەک داواکاری لە تۆ هەیە با خەڵکی دۆزەخ بۆ من نەزانێت بۆ شێوەیەکە ئەزانی بۆچی لەبەرەوە خوایەکان یاری گومانی خراپ بە تۆ نەبن بڵێن ئیبن جەوزی لە دنیادا خوای بە ئێمە ناسان ئەو خوا خستە ناو دۆزەخەوە سبحان الله خوایەکان بۆی خەڵکی نەڵێن ابن جوزی خوای بە ئێمە ناسان باڵنەوازی ئێمە کرد بۆ لای خوا ئەوەتە خوا خستەی ناو دۆزەخەوە خەڵکی گومانی خراپ بە تۆ بەڵێ خوایەکان ئەو داواکاری بکەن ئێمەش دەڵێ خوایەکان إمام شافعي يقول فإن تنتقم مني فلست بآيس ولو دخلت نفسي بجرد جهنم والله يا إخواني كان في كش ما قيت النود وزخوة أخو ما خوش به وبأمي تشتي بقول إن شاء الله قدام ولا إخواني لو كسر ما بيجري كلو نجي قيامة نوري ندوزخوة نبي نكسك خراب خلقي بلو بهاش لو يخش نوري ندوزخوة وإن شاء الله بعد عمود كيبان واسكي بەڵام نەخۆشمان ڕازی نەبی ئەوەندەمان تاوان کردووە ئەگەر ڕەحمی خوا نەبێتیانچی داواکان بەخوای گەورەی لەبان بەرکەت خاتە ئەم ماڵانەوە ئەو برایەنە و ئەم قسەشیدا لە خاڵەکەی بەکاری چنەکان بەختیاری بەڕێز و ئەوانش کە ئینشاڵڵا خواردنەکەیان کرد بەخوا نازانم کێ بەزەبت کاک حاجی میان هەموو کاک بەختیاریان کەسی خوای پاداشتی خێری هەموویان بداتەوە خوای گەورە عالمەکەی کردوێتی خوا لێک ڕازی بێ یا ڕەبی خوای گەورە بەرکەتی خوا ئێمەش یا خوا بەخێر بێن يا خبر خير السلام عليكم